سەرگام دەدێنا بە دەستی خۆم سەرگای حیوان نەگە قوربانی کردو دەدمێناوەتەوە دابن وای دەبن من هەڵ دەبن سەرمان هەڵ دەبن هەموو شتێک دەبن چیەکەن ئەمڕۆ بەنیازن چی والله بکەن هەڵمەتی شەبەکە پاکە ئەمە هەڵێن پاکیانکەینەوانێ بارانەوان بۆی خەڵک خزمەت بکەین و لەبەر ئەوە هاتوین خزمەتی خەڵکەکە بکەین باشە بەگەر پاک نەکرێتەوە چی ڕوئەت لافا هەڵدەستی لەفا هەڵەس دافا هەڵدەستێکاتەوە بۆ ماڵەکەن باشە ئەندێک جار لە کاتی بارانبارینە ئەم لافاوە دروست ئەبێ ئەمەیان چییە؟ والله ئەوە دەزانێتەوە خەڵک تێکاتەوە سەرگام دەدێنا بە دەستی خۆم سەرگای حیوان نەگە قوربانی کردو دەدمێناوەتەوە سەریگا سەریگاگە قوربانی کردو دەدمێناوە بە دەستی خۆم ئەخر لەوەیە لا شەب بارانەوەکان بەڵێ لا هینە ئەمەی گەڕای شارە دوو بەڵێ دێ دەدمێنەوە باشە شتی سیر بێت گەلەوە چ شتێکی ترێ بینیوە خەڵک تێەکە ئەندا دەچین وەرگڵ خۆڵی تێ دەکەن ئەندا هەموو شتێک تێ دەکەن باشە من بۆ کراوە نەکرا بووە بۆ کراگەنگی خەڵکی پاک بۆ پاک خایم بێ شاقی من 25 ساڵە 25 ساڵە ساڵەیە هەموو ساڵێک پاکردنەوەتان کردو هەموو ساڵە کردومانە هەموو ساڵە کراوە خەڵک ئەڵێت چی خەڵ دەڵێت وڵا دەڵ دەستان خۆش جاجا دەست خۆشمان دیەکەن جارواشە کەس دەست خۆشی لێ ناکە ئەرە وەڵڵە باشە مووقیفی سیر چیتان توش بووە لە کاتی ئەم ئیش بەخوا جاریوا بە سەجی تیاوە هەڵیان داوتەوتیان کردووە ئەرە وەڵڵە باشە مە چێنم کەسانەیە ئەو شتانە زانکە ئیوا شەبەکەکان دەبن شەبەکان ئەدان بن وای دەبن من هەڵ دەبن سەرمان هەڵ دەبن هەموو شتێک دەبن